دەچمەوە سلێمانی بەڵام ڕزگار جەبار وەردەگرم. ڕزگار تۆ لە شوێنێکی و لەو شوێنەی تۆ مەراسیمەکە چۆن بەڕێواچێ یادەکە چۆن بەڕێواچێت؟ خالی دەگەرجێت لە من بێ هەر بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ. من لە مزگەوتی خانەقای شاری سلێمانیم لێرە هاوشێوەی بەشە لە مزگەوتەکانی تری شاری سلێمانی ئاهەنگ و ئەو یادە بەرز ڕاگیرێ. ئێستا مامۆستایانی ئاینی و نوێژ خوێنان لە نێو مزگەوتەکان مەراسیمی تایبەت ئەنجام بدەن. سڵاوتان لێبێ مامۆستا، سڵاو لێبێ بە شێوەیەکی ڕاستەخۆکەینێن لەگەڵتان هەیە. پەیامتان چییە لەم ڕۆژێ؟ بەڵێ بە خێراتنتانەکەم سەرسەر و سەرچاومان ئەم یادە خۆی پەیامەکەی لەگەڵ خۆیەتی. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری ڕەحمەتە، هیدایەتە، ئاشتیە، برایەتیە. دیارە لەگەڵ یادەکەی ئەویشا پەیامی ئێمە پەیامی منهەجەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە دووپاتکردنەوەی ڕەحمەت و سۆز و بەزەیی لە بینی بەندەکانە و ڕەحمەت و هیدایەتی خوای گەورە بۆ سەر بەندەکان. پاشان ئەو بەرنامەیە کە پێغەمبەری خوا هێنایەتی صلی الله عليه وسلم ئاشتی و برایەتیە. ئێمەش ئەو پەیامە جارێکی تر دووپات ئەکەینەوە بۆ هەموو گەلانی مسلمان و میلەتی کورد بە تایبەتی. پەیامی تۆ چێ مامەگەن؟ زۆر باشە. تۆ لەم ڕۆژە ئەتەوێت چی بوو؟ مبارەکبایی لە هەموو عالەمی ئیسلامی ئەکەین بە هاتنەوەی ڕۆژی لێدایکبوونی حەزەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ڕۆژێکە فەرە هەڵەگرێ، ڕۆژێکە خۆشی هەڵەگرێ، ڕۆژێکە بەڕاستی لەوە خۆشتر نییە لە لای ئێمە، لەوە مبارەکتر نییە لە لای ئێمە، لەوە جوانتر نییە لە لای ئێمەیە. بەڵکو بگرێ ئێمە گلەیی لە خۆمانەکەین. شخصی خۆم گلەیی لە خۆم مەکەم کەوا تەقسیرێکم هەبێ بەرامبەری ئەم ڕۆژە وەئیلا حەق بوو شەوەکەی هەر نەخەوتینایە. بەڕاستی ئەگەر جێژنێک، ئەگەر عیدێک، ئەگەر خۆشیەک وجودی هەبێ لەم ڕۆژەیە بەدیەکرێ. هەموو شتەکان وەکو جەنابی مامۆستا ئیشارەی پێ فەرموو ڕۆژی ڕەحمەتی خوایە، ڕۆژی بەزەیی خوایە، ڕۆژی برایەتیە، ڕۆژی ئیسلامەتیە، ڕۆژی یەکبوونە، ڕۆژی بەڕاستی یەکبوونە، ڕۆژی تەفرەقە نەماوە. ئەبێ مسلمانان تۆزێ بۆ خۆمانە بێنەوە ئینشاءالله تعالی تا تەفرەقە لە بینمانە نەمێنێ، وحدەتی ئیسلامی بەرپا بێ ئینشاءالله تعالی. بەسە ئیتر ئەمە بەڕاستی هیچ کە ئەمە تانە هەڵ ناگرێ کە بڵێن وەڵا ئەمە مەولود ئەمەیە مەولودەوەیە. مەولود هەیە، ئەو کەسەی پێی خۆشە تەبعی لێوە بکە، ئەو کەسەی پێی ناخۆشە با هەروەکو ئەوانی تر بڕوە لەکوێ بۆ خۆی لەبەروی خۆشی لە دڵانی ئەو کەسە. خاوەنی ئیمانێکی سرور نییە، خاوەنێکی قەلبێکی پڕسەفا نییە. کەسی قەلبی بۆ خوا نەڕازێنێتەوانێت نازانێت لە خۆشت لە ڕۆژی لەدایکبوونی و خۆشەویستیشە سرور بجێڕێ و خۆشی بجێڕێ. ئەم ڕۆژەتەبێ ئەم ڕۆژە بەڕاستی هەر ڕۆژی تەسکیرێ، هەر ڕۆژی وەبیرخستنەوەیە. هەروە خۆی ئەمە شتێک ناوترێت لەم ڕۆژەیە کە لە پێشتر نەبوو بێت. لەم ڕۆژەیشە هەر ئاەتە خوێنرێتەوە، حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوێنرێتەوە، ڕیوایە دەخوێنرێتەوانێ، هەر باسی پیاو چاکانەکرێ، هەر باسی خودی پێغەمبەرەکرێ صلی الله علیه وسلم، باسی گەورەی خواکرێ، میهرەبانی خواکرێ. خوای تەبارەک وتعالى شتێکی بۆ ئێمە ناردۆ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتن للعالمین. باشە لە ڕەحمەتی خوا زیاتر ئەبێت چی هەبێت؟ یعنی ئێمە بەم ڕۆژە بە تەواوی معنا دڵخۆشین، ئینشاءالله ڕۆژی مای لێ خۆشبوونمانە. بەڕاستی ئێمە کە دێن بۆ ئێرە لەم یادەیە بەشداری یەکەین وازانین بۆەوە هاتوین کە خوا لێمان خۆش ببێ، ڕۆژی لێ خۆشبوون بێ ئینشاءالله. چونکە هەموو ڕۆژی جێژنەکان ڕۆژی لێ خۆشبوونی خوایە. ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم کێ ساحەبی جێژنەکانە؟ کێ ساحەبی ئەوەیە کەوا جێژنەکانی دیاری کردو؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئینشاءالله ڕۆژی لەدایکبوونەکەشی هەر ڕۆژی مەغفیرەتی خوایە بۆ ئێمە بۆ تەواوی مسلمانان ئینشاءالله. خوای گەورە مبارەکی کا لە هەموو لایەک ئینشاءالله تعالی. خالی ئەگەر دەرفەتە بێ بەشە لە نوێژخانان و مسلمانانی نێو مزگەوتەکە وەرەگرم. دیارە لێرە لە بەیانی زۆر لە بڵندگوێی مزگەوتەکانەوە زیکر و سرودی ئاینی لەلایەن هونەرمەندان کە سرودی ئیسلامیاوەتۆ لەگەڵ بە لێدانی دەف و زیکر لە بڵندگوێی مزگەوتەکەەوە لێدرا. بەشێکی زۆری مسلمانان و نوێژخانان هاتبوونە نێو مزگەوتەکە. من ئەگەر دەرفەتە بێ کەسانی دیکەش ئەدوێنەمە لەسەر ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ. ئەم دیمەنانای بینن دیمەنی نێو مزگەوتی خانەقا لە شاری سلێمانی. هەر هاوشێوەی ئەو دوو جەژنەی کە لە ئیسلام مایواتە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان لێرە پیرۆزبایی لەیەکەکەن مازماژۆکە و دەست لە ملانی هەیە لە نێوان نوێژخانان و مسلمانانە. سڵاو لێبێ ئەم کاتەوە باش. پەیامی تۆ چییە؟ پەیامی تۆ چییە بەم بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ؟ پەیامی منەوەیە پەیامێکی زۆر جوان و ماشەڵڵا یادێکی مبارەکە و لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم.
پێویستەکان مسلمانان چی بکەن لەم ڕۆژایەوە چیەکەن؟ سەکا هەمووی خێر کات و هەمووی بگەڕێنەوە بە لای خوا هەر هەمویان. سپاس. خالید ئەوانەی کە دوانمان بەشە لەو مسلمان و مامۆسایانی ئاینە بوو کە لەسەر ساڵ ڕۆژ یاخود ساڵیادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام قسەیان بۆ کەی نەکردێمەوە بەلای تۆ کە پرسیارت نەبێت. باشە ڕزگار زۆر سپاس بۆ تۆ با دیمەنەکان هەبن لەسەر شاشەی کێنێن بەڕێزان ئەوەی کە بینیتان ینی لە پارێزگای سلێمانی لە دوو شوێنی جیاواز مزگەوتی خانەقا و مزگەوتی گەورە و لە هەولێریش بامان شێوە